بنای وەزارەت داوا دەکەم ئەم ڕێگریانە واز لێ بێنرێ ئەم تەصفیح حساباتانە دوا بخرێ بۆ کاتێکی تر. وەزارەتی ڕۆشنبیری لەسەر ڕێگریکردنی پارتی دیموکراتی کوردستان لە تیمی ڕۆژنامەوانی کەناڵ یاسمانی پێیان بۆ ڕووماڵی ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ و نەبەردیەکانی هێزی پێشمەرگە هاتە دەنگ بە توندی ئیدانەی دەکات. وتەبێژی وەزارەتی ڕۆشنبیری دەڵێت پێویستە ئەو ڕێگریکردنە لە کەناڵی پێیان لە بەرەکانی جەنگ بوەستێنرێت چونکە ئەوە خزمەت بە پرۆسەی سیاسی و میدیایی و بەرەکانی جەنگ ناکات. بەداخۆ ئێمە داوا دەکەین ئەو ڕێگریانە کۆتاییان پێبێنرێ ئەم ڕێگریانە پەیوەندیان بە بارودۆخی سیاسی و پەیوەندی نێوان هێزە سیاسیەکانەوە هەیە. ئێمە ئیدانەی ئەوە دەکەین کە کاریگەری ئەو دۆخە سیاسیە بگاتە ئاستێکە میدیا و ڕاگەندەکانش بێتەوە داوا دەکەین ڕێگریانە نەمێنێ جهەتی تەنفیزی لە حکوومەتی هەرێم یان ئەگەر هەر کەسێک کە ڕێگری لێوە دەکات داوا دەکەین ئەم ڕێگریە بوەستێنێ ئەمە خزمەت بە پرۆسەی سیاسی میدیایی و بەرەی جەنگ و شەڕەکانیش ناکات. ئیدانی دەکەین داوا دەکەین وەکو کاری میدیایی هەر کارێک و هەر میدیاکارێکی تر هەر ڕاگەاندنێکی تر با دەرگاکان لە بەردەمیە ئازاد بکرێنەوە. هاوکات نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانیش دەڵێت کوردستان و هێزی پێشمەرگە مولکی هەموو کوردە نەک تەنها لایەنێک بۆیە ڕێگریکردن لە پەیام یان هەر میدیایەکی تر لە بەرەکانی جەنگ بە هەر بویانویەک بێ پێشێلکاریکردنی یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامە گەریە. پێی یاسای ژمارە 35 هەموو کەناڵێکی میدیا کە پەرمیە و مۆڵەتی هەیە و بەڕسمی کار دەکا هەم ڕۆژنامەنووسانی ئەمە کارێکی وەزیفی دەکەن کارێکی پیشەیە دەکەن بۆیان هەیە لە هەموو شوێنێک ئامادە بن لە حدودی قانون و ئیشکاری خۆیان بکەن بۆی بتوانن معلومات و زانیاری بدەنە خەڵک و متلقی خۆیان. ڕێگرتن لە مێدیاکان بە هەر بڕۆبیانوێکەوە بێ بە هەر پاساوێکەوە بێ پێشێلکاریە بەرامبەر بە یاسای ژمارە 35 ساڵی 2007 کە مێدیای سانسۆرێکی لەسەر نییە مێدیا ئازادە لە هەر کوێ بێ بێگومان ئەمەش لە چوارچێوەی یاسا و لە چوارچێوەی بەرژەوەندە گشتەکانی ئەمنی وڵاتی ئێمە. لە سەرەتای شەڕی داعشەوە پێیان بەردەوام لە سەنگەرەکان و بەرەکانی شەڕەوە نەبەردیەکانی پێشمەرگەی کوردستانی گواستووەتەوە بەڵام لەگەڵ دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ پارتی لەو میحوەرانەی کە باڵا دەستە ڕێگری لە تیمی پەیام کرد بۆ گواستنەوەی سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و تا ئێستاش ڕێگەی نەداوە. بەڕای ڕۆژنامەنووسانیش پارتی بەو کارەی پرۆسەکەی بە حیزبی کرد. وەلی سەلیم کەناڵ یاسمانی پەیام هەولێر.